ئەم دیمەنانە بارگای مەڵبەند و کۆمیتەی یەکێتی و بارگاکانی پارتی و یەکگرتووی ئیسلامی و گۆڕان و حزبی سۆسیالیستە لە ڕانیا کە لە ڕۆژانی 19 و 20 مانگە لەلایەن خۆپیشاندەرانەوە سوتێندران و زیانێکی زۆریان بەرکەوت. لە ئەنجامی خۆپیشاندانانی چەند ڕۆژی ڕابردوو کە توندوتیژی لێکەوتەوە بەهۆی سوتانی 6 بارگای لایەنە سیاسەکان لە سنووری قەزای ڕانیەدا و ئەو بارگایانەش بریتی بوون لە مەڵبەندی 24 ڕاپەڕین کۆمیتی ڕێخستنی ڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان، مەڵبەندی سۆسیالیست، مەڵبەندی یەکگرتوو، مەکۆی گۆڕان و لە قیانزەی پارتی دموکراتی کوردستان کە جێگەی داغ بوو کە خۆپیشاندانەکان بەو شێوەیە بەرەو توندوتیژی بران و بەهۆی ئەو زەرەر و زیانە لە سنوورەکەدا. وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕین بە کورسات نیوزی ڕاگەیان کۆی زیانە دارایەکانی سوتانی بارەگا حزبەکانی ڕانیا 1 ملیار و 272 میلیۆن دینارە. دیارە لە 19 و 20 مانگ کە خۆپیشاندان لە شاری ڕانیە بووە 6 بارەگا سوێندرا بارەگای حیزبی و یەکێک بارەگایەکی بەرباران کە کۆمەڵی ئیسلامیە کۆی زیانی دارایی ئەو 6 بارەگایە 1 ملیار و 272 میلیۆن دیناری عێراقی بووە. بەهۆی خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوو سوتاندنی بارەگای بەشێک لە حزبەکان لەلایەن خۆپیشاندەرانەوە و دروستبوونی نائارامی لە قەزای ڕانیا زیانێکی زۆر بە بەشێک لە بارەگا حزبەکان کەوت و نائارامی لە قەزاکە بڵاو بووە و زیانێکی زۆری بە بازاڕەکان بەخشی. دوای چەند ڕۆژێکیش لە دۆخی نائارامی قەزاکە لە ئێستادا دۆخەکە ئاسایی بۆتەوە و ئارامی گەڕاوەتەوە بۆ قەزای ڕانیا. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.